شەڕی ناوخۆیە ئەوەی پێ ئەوترێ شەڕی کورد بە کورد یا شەڕی براکوژی هەموو ئەمانە مەحکوم و شەرمەزارەکەم وە لە ڕابردووە ئەحزابە کوردیەکان زۆر لەم شەڕانەیان تاقی کردوێتەوە ئەنجام ماڵوێرانی زیاتر هیچ شتێکی بۆ میلەتی کورد نهاتووە جەرگی دایکی کورد سوتاوە لێرەوە بۆیە داوا لە گەریلا و داوا لە پێشمەرگە ئەەکەم کە ئەمانە دوو ناوی پیرۆزن و لە ڕابردووە داکۆکیان لە مافی ڕەوای میلەتی کورد کردووە لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان بۆیە داوا ئەەکەم ئەو برایەتیە بپارێزن و نەچنە ژێر فشاری هیچ سیاسەتێکی دەرەکی بە تایبەتی ئەم شەڕە ڕوونە وەک مانگی چواردە دیارە کە ئەم شەڕە پیلانی تورکایە و ئەم پیلانگێڕەی تورکیاش دیارە بۆ ئەوەیە کە کورد لاواز بکات و پێویستە ئەوانەی کە بەیاننامە دەرەکەن پێویستە لە نەتیجا بۆ ئەوە کار بکەن کە دانوستانێک پێک بێرن بۆ ئەوەی خوێنی ڕۆڵەی کورد بەدەستی کورد نەڕژێ جارێکی تر و من هەم وەک هاوڵاتیەکە هەم وەک باوکی گەریلایەکی شەهید داواکارم جەرگی دایکی کورد نەسووتێنن ئەگەر ئەم شەڕە بکرێت ئەم شەڕە لە ماڵوێرانی زیاتر هیچ شتێک نانێ بە تایبەتی لە ئێستادا کە ئابووری هەرێمی کوردستان داتەپیوە و ژیانی خەڵک بەرەو ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو کەناری مەرگ و برسێتی و خراپبوونەچێ بۆیە شەڕ لە ماڵوێرانی زیاتر هیچ نەتیجەیەکی نییە کەسیش سەر ناکەوێتایە لەبەرەوە هەر هەمویان کوردن و کورد تێشتیا زەرەرەکە ئەوەی قانجاز و سوودی لێ ئەبێنێ ئەردۆغان و ئاکەپە و تورکایە. من وەکو خانەوادەی شەهید و برای شەهید کە لە ڕیزی گەریلا شەهید بووە بۆ ئازادی ئەم گەلە و نیشتیمانە بەداخەوە ئێستا چەند کەسێکی دەسەڵاتداری ئەم هەرێمە و لایەنێکی دیاریکرا وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەیانەوێ ئەو شۆڕشە بە تیرۆریست و بە داگیرکەر و بە خاکفرۆش ناوبەرن و ئەیانەوێ شەرعیەت بدەن بە خۆیان بۆ ئەوەی شەڕی براکوژی سەر لە نوێ دەست پێ بکە بەداخەوە ئێمە هەموو کاتێک دژی شەڕی براکوژین و شەڕی براکوژیش لە لای ئێمە بەوە نییە یعنی هەموو جارێک ڕەتیکەینەوە بەڕاستی هەموو کوردێک برانیە برایە کە هەمیشە خەریکی خیانەت و دەستدرێژی و جاسووسی و بە تاڵانبردنی ئەم هەرێمەوێ سرە ڕای ئەو هەموو قەیران و ئەو هەموو شەڕە ناوخۆیە و کە ئێمە مێژوویەکی ڕەشمان لەگەڵ شەڕی براکوژیا هەیە ئێستا ئەوێ سەر لە نوێ ئەوە دەست پێ بکات و ئێمە ئەو تۆزە ئومێدەی هەمانە کە لەو چیا سەرکەشانی کوردستان گەریلاکانمان هەیە ئێستا ئەوێ دەوڵەتێکی داگیرکەری وەکو تورکیا کە لە هەموو ناوچەکە بووەتە فیتنە و داگیرکەر و خوێنڕەش ئەو شەرعەتی پێبدا و بێنێ هێرشکاتە سەر هەرێمی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان گەریلا ئێمە بە هیچ شێوەیە ئەومان پێ قبوڵ نییە داواکارین لە هەموو حیزب و لایەنەکان ئەوانەی کە تۆزێک باڵەنسی دەسەڵاتیان هەیە لە وڵاتە ڕێگری بکەن و جارێکی تر تەنەزولات بۆ بەرنامە و خیانەتەکانی پارتی دیموکراتی کوردستان نەکەن.